زیکر لە ژیانی موسڵماندا. بناغی پتەوی ئاین لەسەر شێوازی جۆربەجۆری زیکرکردن ڕاوەستاوە. بە مانایەکی دیکە کۆی ئاینی ئیسلام لە ناو زیکرە جیاوازەکانی خوای گەورەدا کورت کراوەتەوە. بەو مانایی هەموو کار و کردەوەیە کە تاچی دیندار ئەنجامی ئەدات زیکری تایبەتی خۆی هەیە، واتە بە شێوەیەکی گشتی لە شێوەی ڕەشماڵێکدا زیکر کۆی ژیانی مسلمانی داپۆشیوە. هەڵبەت زیکرەکان بە پێی شوێن و کات و مەبەستی دیاریکرا و دەگۆڕێن، کەواتە هەر مەبەستە و زیکرێکی تایبەت بەخۆی هەیە کە دەشگوترێ زیکر واتە خوددا لە بیربوون یاخود بیرکردنەوە لەوەی کە خودایەک هەیە و تۆ لەبەر دەمیا بچووچیت. بچووچی بەو مانایی تۆ موحتاجی پەروەردگارێکی باڵادەستی. لێرەوە دەکرێت بپرسین ئایا زیکر چییە؟ ذیکری خوای پەروەردگار پێچەوانەی غەفڵەتە. ذیکر واتە ئینسان خوای لە یاد بێت. پێچەوانەکەی غەفڵەتە، یعنی ئینسان کە خوای گەورەی لە یاد بچێت، کە خوای تەعالا لە قورئانی پیرۆزە زۆر ئاماژەی بەم دوو جەمسەرە کردووە. هەم باسی ذاکرینی کردووە، هەم باسی غافلینی کردووە. لەبەرەوە ذیکری خوای پەروەردگار یان بڵێن وشەی ذیکر ئەوەیە کە ئینسان بەردەوام خوای لە یاد بێت. جا خوا لە یادبوون بڵێن ذیکر و یادی خوای پەروەردگار جاری وهەیە بە زبانە، جاری وهەیە لە دڵ و دەروونایە، و جاری وهەیە بە ئەندامەکان و بە هەڵوێستەکانیشە. کەواتە ئەتوانین بڵێن ذیکری خوای پەروەردگار ئەم مستەلەحە شەرعیە نابێ ئێمە وای لێ حاڵی بین ئەمە تەنها ئەوەیە کە ئینسان بڵێ لا ئیلاهە ئیلا الله سبحان الله الحەمدولله ئەو ذیکرانەی کە بە زبان ئەکرێت. نا، بەڵکو هەموو هەڵوێستەکان، هەموو کردارەکان، هەموو جوموجوڵەکان لەگەڵیا ئەگەر بێت و مایە ڕەزامەندی خوای پەروەردگار بێت، ئەوەش هەر ئەچێتە قاڵبی ذیکرەوە. کەواتە ذیکر مەفهومێکی زۆر زۆر فراوانی هەیە. بۆیە خوای ڕەب العالەمینش لە قورئانی پیرۆزە ئاماژەی بەوە کردووە کە ئینسانی بڕوادارانی ڕاستەقینە الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم، يعني لە هەموو حاڵەتێکا. بەس ئەوەیە کە لە هەموو حاڵەتێکا ئەوان خوای پەروەردگاریان لە یادە. جاری وهەیە لە هەڵوێستێکا دەرئەکەوێ، جاری وهەیە لە مووقیفێکا دەرئەکەوێ، تۆ خواد لە یادە یان خواد لە یاد نییە. ذیکر دیارە وەکو لە مەدارج السالکین هاتووە ئەفەرمێ التخلص من النسيان والغفلة. ذیکر واتە ڕزگاربوون لە بێ ئاگایی و لە بیرچوون. واتە ئینسان کە زیکری کرد، کە زیکری خوای پەروەردگاری کرد، لە نیسیان لە بیرچوون کە خوای پەروەردگاری لە بیر بچێ لەوە ڕزگارێ بێ، هەروەها لەوەی کە لەخوا غافڵ بێ، بێ ئاگا بێ لەخوا، کە ئەم دوانە هەردووچیان وەکو بڵێ گرفتن، یعنی مەسەلەی ئینسان خوای پەروەردگاری لە بیر بچێ یان بکەوێتە غەفڵەت و بێ ئاگایەوە لەخوا، بەڕاستی ئەمە شتێکی مشکلەیە، خراپە. جا کە ئەڵێ ذیکر یعنی ئینسان کە زیکری کرد واتە لەوانە ڕزگارێ بێت، یعنی ئەوە معنای زیکرە. ذیکر واتە ئینسان کە یادی خوا ئەکا، بەخوادا هەڵ ئەڵێ و سوپاسی خوا ئەکا. ئیتر بە هەموو جۆرەکانی زیکر کە ئینسان یادی خوا ئەکا، بەخوا هەڵ ئەڵێ، مەدحی خوا ئەکا، سوپاسی خوا ئەکا، واتە ئینسان لەو دووشتە ڕزگارێ بێت کە پێڵێن بێ ئاگایی و پێڵێن لە بیر چوون. و ئینسان یعنی کە ئەو لەوانە ڕزگاری بوو معنای وایە لەخوا نزیکە بێتەوە و زۆر مرتبەی بەرزە بێتەوە. زیکر بە کورتی ئەتوانین بڵین واتە یادکردنی خوای پەروەردگار. ئینسانی مسلمان بەردەوام خوای پەروەردگاری لەبیر بێ، یادی بکە بە زبان، بە دڵ، لە هەموو حاڵ و کات و وەزع و وەختێکدا. ئەمە پێی دەوترێت زیکر، واتە ئینسانی مسلمان بەردەوام پەروەردگار و خالقەکەی خۆی لە یاد بێ و زیکریکە بە زمان و بە دڵ. ذیکر بەمانای ضد النسيان واتە پێچەوانەی لە بیرچوونەوەیە. التخلص من الغفلة والنسيان واتە خۆ دەرباسکردن لە غافڵبوون و لە بیرچوونەوە. ئەمە زانان ئابەم شێوازە پێناسی زیکریان کردووە. جا دیارە زیکر پەرستشێکی گەورەیە، وەخوای پەروەردگارە فەرمێ فەذکوڕونی ئەذکوڕکم وەشکوڕوا لی وەلا تەکفوڕون. واتە زیکری من بکەن، منیش زیکری ئێوە دەکەم، و هەروەها سپاسگوزار بن، سپڵە و ناشکر مەبن. دیارە
ئەگەر ئینسان ذکری خوای پەروەردگار کا لە نەفسی خۆیدا خوای پەروەردگاریش ذکری ئەو دەکات لە نەفسی خۆیدا ئەمە کە لە حەدیثی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتووە ئەگەر ذکری خوا بکەی لە نێو خەڵکدا خوای پەروەردگاریش ذکرت دەکات لە نێو مەلائێکا لە نێو شوێنێکی تردا کە زۆر لەو خەڵکە باشترە کە مەبەست پێی مەلائیکەتەکانی خوای پەروەردگارە. ذکر واتە چەند پێناسەیەکی تایبەتی هەیە بۆی یەکێکیان لەو تایبەتە التەخەلوص من الغەفلة والنسیان. ذکر واتە خۆڕزگارکردن لە بێئاگابوون و لە بیرچوون. دا ذکر دوو جۆرمان هەیە لە معنای ذکرە. ذکرێک کە بە دڵ ئەکرێت لە ناخی ئینسانەکە یادی خوای گەورەی خۆی بکات و ذکرێکیش کە بە زوبان بکرێت. ئەمە پێ ئەوتێت ذکر واتە یادکردنی خوای گەورە لە ناو دڵ و دەرونی ئینسانە. و ذکر لەوە لە تەذکیرە لە ذکر کە ینی بیرخستنەوە ینی دامە شتێک ئینسان لە بیری چێت و بیری خاتەوە. جەستەی ئینسان ڕۆحی ئینسان ئەتوانین بڵین وەکو پەرداخێک وایە بە بەتاڵی نامێنێتەوە. ئەم دڵی ئینسان قەت بەتاڵ نابێ. ئەگەر ذیکر و یادی خوای تیانە بێت شەیتان هەوڵەدا وەسوەسە و خەیاڵات و لەلا ڕێدانی ئینسانەکان لە ناو دڵی ئینسانەکانە دروست بکات. بەڵام هەر کاتێک دڵەکە وریا بوو بە ئاگا بوو و یادی خوای گەورەی تێدا قەرار درابوو و بە زوبانی بەردەوام ئەیوتەوە بۆ تەقویەی دڵی بەو پێیە ناو دڵەکە پڕەبێ لە یادی خوا لە ذیکر و یادی خوای گەورە و بەشە شەیطانیەکە و خەیاڵاتە خراپەکان لە ئینسانەکە دوور دەکەوێتەوە. ئەوە مانای ذیکرە. مرۆڤ بۆ زیکرکردنی خوداوان ڕێگا و شێوازی هەمەجۆری هەبووە و هەیەتی واتە هەر لە جۆری بێدەنجیوە تاک و چەندان جوڵە و هەڵسوکەوتی جەستەیی تێکڕایانی بەکارهێناوە واتە زیکر شتێک نییە تەنها بە زمان بگوترێت چونکە گەورەترین زیکر نوێژە کە مرۆڤ ئەنجامی ئەدات هەروەها خودی بێدەنجی و ڕۆچوون بەناو دروستکراوەکانی خوددا و بیرکردنەوە لە باڵادەستی خوای گەورەش دیسان زیکری مەزنن تەنانەت بیرکردنەوە لە خۆت وەک دروستکراوێکی گرنگی خوای گەورە کە نەخشی گەورەی تێدا دروست کردویت دیسان لە زیکرا مەقبول و گەورەکانە کەواتە با بپرسین ئایا بە چی دەگوترێت زیکر؟ خۆی لە ڕاستیدا وەکو ئاماژەم پێکرد ذیکری خوای پەروەردگار ئەوەیە کە ئینسان بەردەوام لە جموجوڵەکانی ژیانیە لە هەڵوێستەکانی ژیانیە ذیکری خوای پەروەردگار بکە. چۆن ئێستا بۆ نمونە سێری بەوردی سێری سونەی پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه و آله وسلم وەکو خۆی بە معاذی کوڕ جەبەلی فەرموو لا يزال لسانك رطبا بذكر الله هەوڵ بە هەمیشە زبانت پاراوە بێ و تەڕ بێ بە ذیکری خوا. تەمەدەرە باسی زبانەکات. بەڵام ئەگەر ئێمە بەوردی سێری حیاتی پێغەمبەر بکەین صلی الله عليه و آله وسلم بەردەوام لە ذیکری خوای پەروەردگارا بووە بەردەوام یعنی تۆ سێرەکەی هەر لە شەو کە خەوتووە دەست پێەکە ذیکری خوای گەورە ئەخوێنێت ئاەت الکورسی ئەخوێنێ مەعوذەتین ئەخوێنێ ذیکرەکان ئەخوێنێ لە کاتێککە خەوێکی ناخۆش ئەبینێ هەڵەسێ ذیکری خوای گەورە ئەعوذ بالله من الشیطان الرجیم کە خەوێکی ناخۆش ئەبینێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم کە خەوێکی خۆش ئەبینێ سوپاسی خوای پەروەردگارەکە کە خەوی لێ ناکەوێ هەر ذیکری هەیە کە بەیانی هەڵئەسێتەوە لە خەو هەڵئەسێ ئەوە ذیکری خوای پەروەردگارەکە الحمد لله الذي أحيانا بعدما أماتنا. دواوە ئەچێ دەستنوێژ ئەگرێ ئەچێ بۆ دەستنوێژ گرتن ئەچێ بۆ حەمام ذیکری هەیە پێشەوە بچێتە ژوور دوای ئەوە کە هاتە دەرەوە ذیکری هەیە دەستنوێژ ئەگرێ ذیکری هەیە دەستنوێژ تەواوەکە ذیکری هەیە کە دێتەوە دوور کە نوێژەکە ئەو هەمووی هەر ذیکرە دوای ئەوە نانەخوا دەست پێەکە ذیکری خوای پەروەردگارەکە کۆتایی پێدە ذیکری خوای گەورەکە ئەڕواتە دەرەوە کەسێک ئەبینێ سەلامی لێیەکە ئەوە ذیکرە ئەچێتە مزگەوت ئەچێتە ژوورەوە ذیکرە دێت یعنی ئەگەر تۆ سیرکەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فێرمانەکە کە هەمیشە ئێمە خوامان لە یاد بێت هەمیشە ئێمە غافڵ نەبین لە یادی خوای چونکە ئەو غافڵ بوونە زۆر خەتەر چونکە ئینسان کە غافڵ بوو یەکسەر شەیطان وەکو خوای گەورە فەرمی استحوذ عليهم الشيطان بەچی فأنساهم ذكر الله شەیطان کە عەدووێکی لەدود و پیس و نەگریسە هەمیشە بە چواردەوری مرۆڤەوەیە
لآتينهم من بين أيديهم ومن خلفهم وعن أيمانهم وعن شمائلهم لحمشونك ودي وخريك إنسان بشي ظالم بسريا بذكر إخوة بوي كخوای لە یاد بێ و غافڵ نەبێ کە ئینسان غافڵ بووی سەر شەیطان پێچەوانەکەی شەیطان زاڵە بێ بەسەر ئەمە بۆی خوای گەورە فەرمێ ئیستەحوەذ عەلەیهم الشەیطان ئیستیحواذ لە زمانی عەرەبییانی کەسێک کە بەتەواوەتی زاڵ بێ بەسەر تا بەوەی کە ئیتر نوقەت لێ ببڕێت ئەو ئیستیحواذە یعنی شەیطان زاڵ و بەسەریانە نوقەی لێ بەچی فەئەنساهم ذیکر الله کە ذیکری خوای پەروەردگار یانی لەبیر بردنەوە یان خۆیان خوای گەورەیان لەبیر چووە و یادی خوای گەورەیان لەبیر چووەوە و بوونە کەسێکی غافڵ یەکسەر شەیطانیش زاڵ و بەسەریان بۆیە خوای رب العالمین ئەو حاڵەتەی شەیطان بە خەناس باسەکە خەناس وەکو ئیبن عەباسە فەرمێ الشەیطان جاثم على قلب ابن آدم الشەیطان لەسەر دڵی بەنی ئادەم وەستاوە دانیشتووە فإذا ذكر الله خنس وإذا غفل وسوس ئەوە ئیشی شەیطانە کام ئینسانە ذیکری خوای گەورەی کرد یەکسەر ئەو شەیطانە بچووکە بێتەوە تیاچێت حتا لە ئەثەرەکە هاتووەڵێ وەکو ذوبابی لێت وەکو مێشی لێت بچووکە بێتەوە توێتەوە ناتوانێت بەرگە بگرێت کە ئەم ئینسانە غافڵ بوو دڵی لە ذیکری خوای پەروەردگار ئەوە یەکسەر دەستەکە بە وەسواسی و کردەوەی خرای پێکە و زاڵێ بەسەریا و شتیشی پێکە دارە ذیکر بە شێوەیەکی گشتی سەیری کەین ذیکر یعنی ئینسان بە هەر شتێک لەگەڵ خوای پەیوەندی بەستێ ذیکری پێگوتێت چه ذیکرەکانی اعتیادی ذیکرەکان بێ یان قورئان خوێندن بێ یان نوێشکردن ئەوانە ئەمەی ذیکرن بە شێوەی گشتی ئینسان یادی خوا بە هەر شێوەیە بکە ئەمە پێڵێن ذیکر بەڵام وەکو تایبەتی ئێمە تەمان چۆن نوێژ هەیە و نوێژ شەکل دروشمەکان ڕۆژ و دروشمێکە حەز دروشمێکە ذیکرەکانیش یعنی ئەوانیش دروشمێکن حتا زانان کتێبی تایبەتیان بۆ داناوە وەکو مامۆسای نەوەوی وەکو ئەمانە یعنی کتێبی خاصیان بۆ داناوە سەبارەت بە ذیکرەکان کە هەمووی کاتی هەیە وەختی هەیە ئەوە عنی زیاتر کاڵێن ذیکر دیارە بریتە لە دروشمێک وەکو دروشمەکانێت یعنی چۆن نوێژ و ڕۆژ و هەیە ذیکریش یعنی شەکل دروشمەکان کە زۆر ذیکرمان هەیە کە مەسەلەن ئەنواع وەشکەڵ ذیکرمان هەیە لە کاتەکانە ئینسان ئاکات ئەنجا ذیکر چۆنێکە تەبعاً ذیکر بە شێوەی گشتی ذیکر بە هەموو شێوەیەک ئەتوانێت ئینسان بیکە بەڵام ذیکریش کۆمەڵێک ئادابی خۆی هەیە یعنی ئینسان حتا جلی پاک بێ بەرەو قیبلە بێ و مێشکی یعنی صاف بێ بەم شێوە بێ ینی ذیکر ئەنجا ئەبێ ئەو ذیکرە مەسوورەکان بێ واتە لە پێ سەلەم هاتبێت کە ئەلحەمدولیلا ذیکرێکی زۆرمان هەیە لە هەموو کاتەکانە لە هەموو وەختەکانە هەمانە ئەبێ بەو شێوە ذیکرێ بەو شێوە بکرێت هەتا عولەما بەسییان کردووە کە ئینسان دەمیشی ئەگەر بۆنێکی هەیە و سیواچێک شتێ بکات دەمی بۆن خۆشکە ئەنجا ڕۆ قیبلە بێ و ئەنجا لە دەست نوێژیە بێ و یعنی دڵی ئامادە بێ ئەوە ذیکر بەو شێوەیە بەڵێ ذیکر بە دڵی ژەکرێ و حتا بە مێشکیش یعنی الذين يذكرون الله قياما وقعودا ئەمە على حال بە شێوەکانێتی بەڵام الذين يتفكرون في خلق الله یعنی کە فکر لە ذات لە دروستکراوەکانی خواکەنەوەش هەر ذیکرەواتە ذیکر بە دڵەکرێ بە مێشکەکرێ بە زمانەکرێ بە هەمویانەکرێ یعنی و ذیکر طبعا بەدەست دەکرێت بە تەسبیحکرێمانە هەمووی هەن یعنی مەسموح ئینسان مهمە ئینسان ئیتر لە خوا غافڵ نەبێت لەگەڵ خوا یعنی تێکەڵاو بێ یادی خواب بکە ئیتر بە هەر شێوە و نەوەیەک بۆ یەکجێ طبعا ئێمە هەندێک ذیکرمانەیە گشتین یعنی هەموو کاتێکەکرێن بەس هەندێک ذیکرێت تایبەتن و بازەکاتەوە وەکو ذیکری دوای نوێژەکان وەکو ذیکری بەیانیان و ئێواران وەکو ذیکری دەرچوون لە ماڵ وەکو چوونە ناو بازاڕ مەسەلەن ئەمانە هەن هەندێک ذیکر هەیە کای تایبەتیە بەڵام هەندێک ذیکریشە عامن مەسەلەن وەکو سەڵاوەتدان وەکو قورئان خوێندن وەکو لا إله إلا الله مەسەلەن ئەم سوبحان الله والحمد لله ئەمانە على العموم يعني گشتین ئەم ذیکرانە هەر کاتێک ئینسان توانێ بیان کات ذیکر دیارە مانایەکی فراوانی هەیە مەجالێکی زۆری هەیە بە زۆر شت ئەگوترێ ذیکر قورئان خوێندن ذیکرە و هەروەها ئەنواعی ذیکری ترمان هەیە قورئان خوێندن ذیکرە ئەتوانین بڵین بە شێوەیەکی عام هەرچی عیبادەتەکانە ذیکرە چونکە عیبادەتەکان هەمووی خوای پەروەردگار بیرە خاتەوە ئەتر نوێژە ڕۆژووە زەکاتە حەجە هەمووی ئەتوانین بڵین ئەچێتە بازنەی ذیکرەوە چونکە خوای پەروەردگارت بیرەکاتەوە و ئەنواعی ذیکریشمان هەیە قورئان خوێندن ذیکرە لا إله إلا الله ذیکرە ئەستەغفر الله ذیکرە سبحان الله ذیکرە الله أکبر ذیکرە هەموو ئەمانە سبحان الله ذیکرە لا حول ولا قوة إلا بالله ذیکرە هەموو ئەمانەی کە لە قورئان و سونە داهاتوون هەموو پیان دەوترێت ذیکر ئەمە ذیکر
واتە چوارچێوەیەکی زۆر بەرین و فراوانی هەیە ئەمانە دەگرێتەوە. زیکر چۆن مرۆڤیکا بوونەوەرەکانی تریژێکن خی گەورە لە قورآنە باسی ئەوە دەکات ئەفەرمێ هەرچی مەخلوقات هەیە لە دنیادا زیکری خوا دەکات. هەرچی شتێک هەیە لەم بوونەوەرەدا کە تۆ ئەیبینی مەخلوقاتی خوایە دروستکراوی خوایە لە بچووکترین شتەوە هەتا گەورەترین شت هەتا مرۆڤ هەمووی زیکر و یادی خوا دەکات بە پێی قورئان و سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. بۆیە لەو فەرمایشتەدا هاتووە کە ئەفەرمەیەکێک لە پێغەمبەران سەلات و سەلامی خوای لەسەر بێ لە سەر شارە مێلولەیەک دانیشت بوو، مێلولەیەک گەستی، دوایی ئەو شارەکەی وێران کرد، خوای گەورە لەسەر وەی عیتابی لێگر فەرمووی تۆ یەک مێرو لە گەستویتی بەڵام تۆ شارێکت تێکدا ئومەتێک تێدا، فەرمووی ئومەتێک کە تەسبیحاتی خۆیان دەکرد، یعنی هەموو مەخلوقات و دروستکراوەکانی خوا تەسبیحاتی خوا دەکەن و زیکر و یادی خوا دەکەن. طبعا زیکر زیاتر واریدە کە بە زبان بکرێ، بەڵام زانایانە فەرمون زیکر بە زبانیش دەکرێ و هەروەها بە دڵیش دەکرێ و بە ئەندامەکانی شەکرێ. زیکر بە زبان بریتێ لە چی؟ لە قورئان خوێندن، لە سبحان الله، لە الله ئەکبەر، الحەمدولله، هەموو زیکرانەی کە بە زبان دەکرێ واریدن کە لە نێویانە باشترینیان قورئانە و لە نێو زیکرەکانە ئەوەی کە واریدە ئەفضل الذکر لا إله إلا الله. زیکرمان هەیە زیکر بەدڵ دەکرێ. زیکر بەدڵ یعنی چی؟ یعنی بیرکردنەوە لە دەسەڵات و قودرەتی خوای پەروەردگار، یا بیرکردنەوە لە تاوان و کەم و کوڕیەکانی خۆمان. ئەمەش بە بەڵگەی و ئاەتێکی خوای پەروەردگارە فەرمێ والذين إذا فعلوا فاحشة أو ظلموا أنفسهم ذكروا الله فاستغفروا لذنوبهم. ئەوانەی کاتێ تاوانێک دەکەن، خراپەیەک دەکەن، لە ڕۆژا تاوانی کردو لە شەوا بیری لێ دەکاتەوە، تۆبە دەکات، دەگەڕێتەوە بە لای خوای پەروەردگار. ئەمە بریتێ لە چی؟ لە زیکری دڵ، چونکە دڵی بیر لەوە دەکاتەوە. هذا فەرمێ ذكروا الله فاستغفروا لذنوبهم، داوای لێ خۆشبوونەکە بۆ تاوانەکانی. ئەو پێی دەوترێ ذکری دڵ. ذکری ئەندامەکانیشمانێ، هەموو ئەو کارە چاکانی، ئەو عیبادەتانەی کە یا بە قاچ بۆی دەچی یا بەدەست ئەنجامی ئەدەی، بۆ نمونە نوێش، خوای پەروەردگارە فەرمێ وأقم الصلاة لذكري، واتە ئەمە دیارە لە چیرۆکی موسادایە کە خوای پەروەردگار بە موسا دەفەرمێ ئەقیمی الصلاة لذكري، واتە نوێش بکە بۆ زیکر و یادی من، کەواتە نوێژەکانمان ئەبێ زیکر و یادی خوای پەروەردگارمان بیرخاتەوە. کەواتە ئەگەر نوێژێک، ئەگەر عیبادەتێک تۆ زیکر و یادی خوای پەروەردگاری بیر ناکاتەوە، ئەو نوێژە ئەتوانین بڵین ناتەواوە، ناڵین دروست نیە، ئەڵین ناتەواوە. چونکە بۆچی نوێژکردنی ئێمە، حەجی ئێمە، هەموو ئەو عیبادەتانەی کە بۆی دەچین، جا چ بە قاچەکانمان یا بە دەستەکانمان کە بە ئەنجامی دەگەین، ئەبێ بەڕاستی ئەمانە زیکر و یادی خوای پەروەردگارمان بیربێتەوە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ هەر کەسێک خەوی بێت با بچێ ئیسراحەتێ بکە، ئەو کاتە هەست لە نوێژەکانی بکات. بۆ وأقیمی الصلاة لذكري، نوێژەکان بۆ ئەوەیە کە زیکر و یادی خوای پەروەردگارمان بیرکردەوە. ئەمە بە شێوازێک کە زانان ئاوا بۆ شێوازە باسییان کردووە زیکر شەرط نییە هەر بە زبان بکرێ، بەڵکو بە زمان دەکرێ، بە دڵ دەکرێ و هەروەها بە ئەندامەکانیش دەکرێ. بەڵام زیاتر کە باسی زیکر دەکرێت، زیکر زیاتر هەر ئێمە ئەومانێتەوە یاد کە بە زبان کرێ، کە بەڕاستی مەسەلەی زیکریش زۆر پیرۆز و گەورەی و خوای گەورە مەدحی ئەوانە دەکات کە زیکر دەکەن، وەکو لەو ئاەتەی سورەتی ئالی عیمرانە کە باسی لێوە دەکات ئەفەرمێ الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم، ئەوانەی کە زیکر و یادی خوای پەروەردگارەکەن بە پێوە بە دانیشتنانەوە پاڵکەوتنانەوە. جا زیکریش یعنی بوارێکی فراوانی هەیە، لە هەموو حاڵەتێکا دەکرێ، بە پێوە، بە پاڵکەوتنانەوە، بە دانیشتنانەوە. و پاشان ئینسان دەستنوێژی هەبێ، دەستنوێژی نەبێ، هەر زیکر دەکرێ. و پاشان بۆ ئافرەتان ئەگەر لە حاڵەتی نەئاسایی خۆشیان نابن، واتە لە عادەی شەرعی خوا نابن، دەتوانن زیکر و یادی خوای پەروەردگار بکەن، هیچ ڕێگریەکیان بۆ نییە. ئەمەش بەڕاستی فراوانی و گەورەی زیکرمان بۆ دەردەکەوێت لەم ئاەتانی قورئانی پیرۆز و خوای گەورە چۆن مەدحیان دەکات کە ئەوانەی زیکر دەکەن، خوای گەورە ئا بەو شێوازە باسییان دەکات. ئەفەرمێ لە دوایە فەرمێ ئەوانە بیر دەکەنەوە، واتە بیرکردنەوەشیان هەیە لە بوونەوەر، دەڵێن ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. بە چه شێوە ئینسان زیکرێت؟ ئینسان دەتوانێت بە چەند شێوەیەک ذیکر بکە. دەرجەی ذیکر بە ظاهیر، بە ڕووی
ڕووکەشیەکەی چەند پلەیەکی هەیە دەتوانین بڵین سێ پلە هەیە بلەبەندی کراوە لە ذیکرە. پلەی یەکەمیان پلەیەکی ظاهیرە ئەوەی کە بە ظاهیر ئەکرێ وەکو ئینسان تەسبیحاتێکی پەروەردگار بکە بە ثەنای پەروەردگار بە تەسبیحاتی یا دوعا بکە و بپاڕێتەوە لە خوای گەورە. قال ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الغافلين خاسرين. أما ذكري دعاء ياخذ ذكري الرعاية يعني بل زر زباني بيت كمكاتي إنسانك الله خواي قورم لقلا كلا إن معي ربي خواي قورم لقلا. أما ذكرك ظاهرة جورك ترمان للذكر ذكرك خفية شعراوية لخلق بردوام أو إنسانة بليكي تريويك یادی خوای لە ناو دڵ و دەرینی هەیە لەمەش پلەیە بەرزتر بەربەندیکەیتەوە بڕێ بۆ چڵەپۆپۆی و بۆ تەواوەتیەکەی ذیکری حەقیقیە. ذیکری حەقیقی ئینسانەکە ئەوەیە کە لە هەموو شتەکانی دنیاوی لە دەوروبەری نەفسی خۆی ڕزگار بکە تەنها بە تەنها تەرکیز بکات لەسەر یادی خوای گەورە. جادی خوای گەورە بە یادی نیعمەتەکانی بێت بە بیرکردنەوە لە دوا ڕۆژ و محاسبەی ئینسانەکە بێت لە لای خوای گەورە بە بیرکردنەوەی کە نیعمەتەکانی خوای گەورە لەسەر ئینسانە هەیە و ئینسان حەقی نیعمەتەکانی خوای گەورەی داوە. ئەمە ذیکرە. ئەمە پلەی گەورەترین پلەی ذیکرە کە دڵی ئینسانەکە بەمە مرتاح ئەبێت و ئیسراحەت دەکات. گەورەترین ذیکر بگەڕینەوە بۆ قورئانی پیرۆز. قورئان یەکێک لە ناوە جوانەکانی ذیکرە. خوای گەورە قورئانی بە ذیکر باس کردووە بۆ ئێمەی مسلمان کەواتانێک گەورەترین پایە لە ئینسانە ذیکری خوای گەورە کە قورئانە خوای گەورە بە ذیکر باس کرد. کاتان هەر کاتی عەبدەکە لەگەڵ قورئانا بوو قورئانی خوۆن دیراسی قورئانی خوۆن گەورەترین ذاکرە. خوای گەورەش پێمانە فەرمێ فەذەکر بالقورئانی بە قورئان. لە دوای لە قورئانە گەورەترین ذیکر کە خوای گەورە بە باقیات و صالحات بریکرد لە تەسبیحاتی پەروەردگار. ئەفضل الذکر لا إله إلا الله وشتنی وشەی تەوحیدی کە گەورەترین ذیکری ئینسان کە بیکا بە بەردەوام لا إله إلا الله. لە دوای ئەمە تەسبیحاتی پەروەردگار بکات ثەنای پەروەردگار بکات و یادی پەروەردگار بکات. ئەمە گەورەترین ذکری ئینسانەکانە. ڕەنگە پرسیارێکی دروست بێت زیکر جگەلەوەی چاوەڕوانی پاداشتەکەی لە خوداوەند دەکەیت لێرە لە دنیادا چیمان پێبەخشێ؟ ڕەنگە یەکەم کاردانەوەی زیکر لەسەرمان بریتی بێت لە ئاسوودەی و گوشادی دڵ و دەروون چونکە دەرکەوتووە کە بەرەنجامی هەر شکرانە و عیبادەت و زیکرێکی خوداوەند وەک ئەوەی لە باتیدا حەقێک وەرگری یان مرۆڤ هەست بکات واجبێکی ئەنجام داوە هەستی خۆشحاڵی و ئاسوودەیی تێدا دەگەڕێت. کەواتە زیکر بە شێوەیەکی ستونی ڕۆح و دڵ و دەروونمان بەرز دەکاتەوە بۆ لای پەروەردگار و بە دیوەکەی تریشدا ئاسۆیی کاریگەری لەسەر ژیانمان دروست دەکات و ئاسوودەییمان پێبەخشێت. با بپرسین ئایا زیکر چیمان پێبەخشێ؟ ذیکر و یادی خوای پەروەردگار و خوای گەورە فەرمێ وەلەذیکر الله ئەکبەر. ذیکری خوا لە هەموو شتێک گەورەترە. ئەگەر ئێمە سیرکەین حتا نوێژ ڕۆژوو زەکات حەج ئەرکانەکانی ئیسلام هەموو دانراون بۆچی؟ بۆ ذیکری خوا. ئەوە تا خوای گەورە بە موسا فەرمی ئەقیمی الصەلاتە بۆ لذیکری نوێژ بکە بۆی منت لە یاد بێ بۆی منت لە یاد بێ. لە حەجا پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم کە تەوافی کرد کە سەعی سەفا و مەروای کرد کە عەرەفات وەستا فەرمی ئەمانە کە خوای گەورە دایناون بۆچی دایناون؟ یعنی تۆ سەفا و مەروە ئەوە گردێکە و ناوی سەفا ئەوە گردێکە ناوی مەروەیە لە سەفاوە دەست پێگەشی بۆ مەڕۆ لە مەڕۆ ئەم جموزوڵەمە چییە معنی؟ پێغەمبەر یام ئەوە بەیتێکە دانراوە تۆ ئەسوڕێیتەوە یا مەچی لە عەرەفات ئەوەستی. ئەم وەستانە ئەمە چییە؟ ئەم وەستان و شتە خۆی لە خۆیان هەدەف نییە. پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم فەرمی لئیقامەتی ذیکری الله بۆ ئەوی ئینسان خوای لە یاد بێت. جا ذیکر ابن قەیم ڕەحمەتی خوای لێ بە کتێبێکی هەیە الوابل الصەیب ورافع الكلم الطيب خۆزگە و طالب علمێک خوێندایەتەوە کتێبێکی زۆر نایابە تیا باسی فەوائیدی ذیکرەکات. ئەفەرمێ من بە تەجربەی خۆم و بە تێڕامان لە کتاب و لە سونە هەر کەسە ذیکری خوا بکە خوای گەورە 100 شتی پێ ئەبەخشێت
بەڕاستی لە بەرنامەی کورتی ئەوەیە من ناتوانین باسی ئەو سەد فائیدەیە بکەین کە زیکر بە ئێمەی ئەبەخشێ خی گەورە بۆی زیکر و پێمانە بەڵام گرنگترینیان ئەوەیەکە دوشمنێکی گەورە کە ئێمە هەمانە شەیطانە بەردەوام ناخەوێ بەردەوام لەگەڵمانایە بە هەموو جۆرێک لە جۆرەکان پیلانی هەیە کەیدی هەیە مەکری هەیە فێڵ و فڕی هەیە دێت بە چواردۆری ئینسانە ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله تەسویری ئەکا لە نمونەیەکی زۆر بەرجەستە و جوان کە ئیتر زۆر باش خەڵک حاڵیە بێ لێ بەو نمونەی ئەفەرمێ نمونەی ذیکری خوا چییە؟ نمونەی ذیکری خوا ئەوەیەکە وەکو کەسێک دوژمنەکانی دوای کەون دوژمنی چۆن وەکو بڵێ ئیتر تینوو بێ بە خوێنت کە گردی یەکسەرت کوژێت ئەوەی تیان نییە دوات کەوتون لەگەڵ گیرایی دەرکەوتی کوژراوی پێغەمبەر سەڵام فەرمێ دوایە کەون حتاکو ئەڕواتە کوێ حیصنین حەسین ئەڕواتە قەڵایەکی دەست ئەکەوێ زۆر پتەوە قەڵاکە زۆر محکەمە دوژمنەکانی ناتوان سەرکەون بەسەریا یەکسەر ئەگەڕێنەوە هەرچی سەرەکەن محاولەکەن بڕۆن هیچ ئیسیفادەی نییە مەجبور ماندوو ئەبن و ماندوو بوون شەکە دەبوون ئەگەڕێن مش ڕزگاریە بێ پێغەمبەر سەڵام فەرمووی نمونەی ذیکری خوا بۆ زاڵبوون بەسەر شەیطانە ئەو دوژمنە گەورەیە کە ئیتر سەرچاوەی هەموو لادانەکان و ئینحرافەکان و تاوانەکانە بریتیە لە ذیکری خوای پەروەردگار ئەگەر ئینسان ئێوێ زاڵ بێت بەسەر شەیطانە بەسەر دوشمنەکەیە کە قەت ناخەوە بەردەوام خەریەتی ئەوە ئەبێ خوای لە یاد بێ تووشی غەفڵەت نەبێ بۆ ئیبن قەییم ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ ئەگەر ذیکری خوای پەروەردگار و یادی خوای پەروەردگار تەنها ئەم سوودەی هەبێ ئیتر بەسە بۆ ئینسانی موسڵمان کە خوا لە یاد نەکات ئیتر بەسە کە بۆ ئینسانی موسڵمان لە هەڵوێستەکانی خوای لە یاد بێ لە قسەکانی خوای لە یاد بێ زبانی پاراوی بە ذیکری خوای پەروەردگار و دڵی ئاگای لە خوای پەروەردگار بێ ئەمەی بەسە ئەگەر ئەمە بەدەست بێنێتەوە زاڵی بەسەر دوژمنەکەی خۆتە تەواو بەڵێ دیارە هەموو خواپەرستیەکان بەرهەمیان هەیە و یەکێک لەوانە مەسەلەی ذیکرەوە گوتمان ئەویژێکە لە دروشمەکانی ئیسلام بەڕاستی ذیکر وەکو زانان باسییان کردووە بەرهەمی زۆری هەیە یان زۆر شتمان پێ ئەبەخشێ یەکێک لەوانە ئەوەیە کە ئینسان یعنی ئەوە بەدەزێنە کە خوای پەروەردگار ذیکری ئینسانەکە یادی ئینسانەکە وەکو خوا فەرمێ فەذکورونی ئەذکورکم ئەگەر ئێوە یادی مکەن من یادی ئێوە کەم یعنی ئینسان کە لەگەڵ خوای پەیوەندی کرد و ذیکری کرد بە دڵنیای خوای پەروەردگاریش بەو شێوەیە کە خۆی ئەزانێ یادی ئەو ئینسانەکە یانە فەرمێ ئەگەر ئێوە ذیکری من بکەن لەناو کۆمەڵە خەڵکە من یادی ئێوە ئەکەم لەناو کۆمەڵە خەڵکی زۆر چاکتر لەوانە و ذیکر یعنی بەڕاستی دەرونی ئینسان ئاسوودە ئەکا و ذیکر وەکو خوا فەرمێ ئەلا بذکر تطمئن القلوب یعنی خوا فەرمێ ئاگادار بن بە ذیکر و یادی خوا ئینسان دڵی ئارامەگرێ و ذیکر بەڕاستی ئەبێتە مای ئەوەی کەوا ئینسان دەمی بپارێزرێت لە غەیبەت و لە درۆ و لە شتیناڕێک و ئەوانە کە ذیکری کە دەمی پارە و بە ذیکر بۆ نمونە و ذیکر وەکو لە حەدیسی مامی تورمزی هاتووە یعنی مثلا لە میعراجە حەزرەتی ئیبراهیم پێی گوتووە سەلامی لێ کردوێتی بەهەشت یعنی زۆربەی دەشتاییە بۆیە دارەکانی باش بە ذیکر ئەڕوێندرێن بە سوبحان الله و الحەمدولله ئەمانە کە ئەکەی لە باشتا ئینسان وەکو بڵێ داری بۆ ئەڕوێندرێ و ذیکر بەڕاستی بەرهەمی زۆرێکتر لەوانە ئەوەیە کە ڕەحمەت و بەزەی دابەزێ بەسەر ئینسان و ذیکر ئەوەیە کە ئەو مەجلیسانەی کە ئینسان ذیکری تیا ئەکا بەڕاستی لێی پەشێمانیە لە قیامەتە وەکو لە حەدیث هاتووە لە ینی ئاهلی باش بەس لەوە لە دنیا پەشێمان کات ڕۆژتووە بەڵام ذیکریان تیا نەکردووە و ئەو مەجلیسەی ذیکری تیا ئەکرێ مەجلیسی خوایە مەجلیسی مەلائیکەتەکانە بەس ئەو مەجلیسانەی کە شتی تری ناڕێکی تیا ئەگوترێ و مەجلیسی شەیطانە بەڕاستی بۆیە بەڕاستی ذیکر یعنی بەرهەمدارە زۆر یعنی یەکجا بەرهەمی زۆری هەیە و خۆی تەعالە هەمووی تاتێ ملاکمان بتوانین کەوا بەردەوام ذیکرمان تەڕبێ بە ذیکر و بە یادی خۆی تەعالە ذیکر گرنگی ذیکر لە ژیانی ئینسانی موسڵماندا ئینسانی باوەڕداردا گرنگیەکی زۆر گەورەی هەیە ذیکر پێغەمبەر صلی الله علیه و سلم تەشبیهی بەوەی کردووە کە ئینسان ذیکرەکە وەکو ئەوە لە قەڵایەکدا بێ قەڵایەکی زۆر قایم زۆر پتە و کە هیچ دوژمنێک نەتوانێت ئەو قەڵایە ببەزێنێ یان بیشکێنێ پێغەمبەر صلی الله علیه و سلم وای تەسویر کردووە لە یەکێ لە فەرمایشتەکانی خۆیدا بۆیە ذیکر ئینسانی موسڵمان دەپارێزێ لە زەرەر و زیان و لە زەرەری جنۆکە و شەیطان و زۆر ئەنواعی شتی خراپ و هەروەها ذیکر دڵەکان ئارام دەکاتەوە ئاسوودەیی بە ئینسان دەبەخشێ
و ئەتوانین بڵین بۆ لایەنی دەرونی گەورەترین شتێکە کە ئینسان ئارامی و ئاسایش و ئاسوودەی پێدەبەخشێ. خوا دەفەرمێ ئەلا بذیکر الله تطمئن القلوب، ئاگادار من تەنها بە یاد و زیکری خوا دڵەکان ئارام دەبن. ئەمە ئێستا علم و زانستی سەردەمیش ئەمەی سەلماندووە. من لە یەکی لە توێژینەوەکانە خوێندومەتەوە ئەڵێ دکتۆرێکی ئەڵمانیە وابزانم چەندین چارەسەری نەخۆشی دڵی کردو بەس بە زیکر، بە زیکر کە زیکری بۆ کەسەدا ناوە بە تایبەتی ئەڵێ ئەڵڵا ناوی خوا کە دووبارەی دەکەیەوە، ئەڵێ ئەم ئەڵڵایە کە دووبارەی دەکەوێت کە حرفی یەکەمی ئەلفە پاشان لامە پاشان هاءە، ئەڵێ ئەمە وەکو جیهازێک وایە لێدانی دڵ ڕێکەکاتەوە، لێدانی دڵ ئاسایی دەکاتەوە. ئەو دکتۆرەوە ئاڵێ ناوەکەی میاد نەماوە دەمێکە خوێندومەتەوە. بۆیە یاد و زیکری خوا بە پێی قورئان و سونەت ئارامی و ئاسوودەی بە دڵی ئینسانە بەخشێ بە ئینسانە بەخشێ. و ئێستاش عیلم ئەوەی سەلماندووە کە یاد و زیکری خوا کە ئینسان ڕاستەوخۆ ڕەبتەکە بەخوا و بە خالقی خۆیەوە ئارامی و ئاسوودەیەکی زۆری پێدەبەخشێ. وەکو باسم کرد لە زیان و زەرەر ئینسانە پارێزێ و هەروەها پاداشتێکی زۆریش هەیە لە بۆ قیامەت. پێغەمبەر صلی الله علیه و سلم دەربارەی ئەوەی کە چی پێدەبەخشێت ئەفەرمێت لە یەکی لە فەرمایشەکانە کە ئیمامی موسلیم و ئیمامی ترمذی ڕیواتیان کردووە، فەرمێت لا يقعد قوم يذكرون الله إلا حفتهم الملائكة وغشيتهم الرحمة ونزلت عليهم السكينة وذكرهم الله في من عنده. فەرمێت هیچ کۆمەڵە خەڵکێک نین، هیچ کەسێک نین، یا کۆمەڵە کەسێک نین کە دادەنیشن یاد و زیکری خوا دەکەن ئیلا ئەو کەسانە ئەفەرمێ مەلایکەتەکانی خوا بە چواردەوریانە دائنیشن دەورەیان دەدەن و هەروەها ڕەحمەت و سۆز و میهرەبانی خوا دەڕژێ بەسەریاندا و هەروەها ئارامی و سەکینەتیش ئەڕژێ بەسەریاندا و هەروەها خوای پەروەردگاریش لە لای مەلایکەتەکان باسییان دەکا و یادیان دەکا. و دەربارەی پاداشی گەورەی قیامەت ئەفەرمێت لە عەبدوڵای کوڕی بوسرەوە، فەرمێ پیاوێک هات وتي أي پیغمبر خوا يا رسول الله إن شرائع الإسلام قد كثرت فأخبرني بشيء أتشبث به. وتي أي پیغمبر خوا صلى الله عليه وسلم شريعة إسلامي زۆر بووە من ناتوانم هەمووی زابط کەم، شتێکم پێ بڵێ کە دەستی پێوە بگرم و ببێتە مای ڕزگاربوون و سەرفرازیم. پیغمبری خوا صلی الله علیه و سلم فەرمووی لا يزال لسانك رطبا من ذكر الله. ئەم فەرمایشە ئیمامی ترمذی و ابن ماجه و ابن حبان ڕیواتیان کردو فەرمودەیەکی صحیحە، فەرمووی با بەردەوام زمانت تەڕ بێ بە یاد و زیکری خوا. یاد و زیکری خوا جێگەی زۆر شتمان بۆ دەگرێتەوە، بۆیە پاداشێکی زۆر گەورەی هەیە لە قیامەتە ئەوانەی کە یاد و زیکری خوا دەکەن لە جێگەی زۆر تاعەت و عیبادەت و زۆر شتی چاکە جێگەیان بۆ دەگرێتەوە بە پێی فەرمایشەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی هەواڵتان بدەمێ بە چاکترین شت لە لای پەروەردگار و بە شتێک کە لە هەموو شتێک زیاتر دەرەجەتان بەرز کاتەوە. دوایی فەرمووی یاد و زیکری خوا کە باسی دەگا فەرمێت لە دینار بەخشین و لە ئاڵتون بەخشین و لە جیهادکردن و لە هەموو ئەمانە بۆ ئێوە باشترە لەوەی بگەن بە دوژمن لە ملتان بدەن و لە ملیان بدەن و کە خۆمان نەزانین جیهاد چەند گەورەیە لە ئیسلامە. پێغەمبەر فەرمووی صلی الله علیه و سلم یاد و زیکری خوا لەوەش گەورەترە. طبعا ذکر فرماني خواي پروردگارە. خواي گەورە فەرمی یا ئەیها الذین آمنوا اذكروا الله ذكرا كثيرا. کەواتە کە تۆ ذکری خواي پەروەردگارەکەی بە هەموو ئەو مانانی کە باسمان کرد ئەمە بەگوێی خواي پەروەردگارە کردووە. ئەمە یەک. پاشان سوودی هەشە بۆ خۆت لە ڕووی ئەوەی کە مەسەڵەن دڵت ئارام دەبێ. خواي گەورە فەرمی ئەلا بذکر الله تطمئن القلوب. خاڵێکی لەو خاڵانە ئینسان کە ذکر یادی خواي پەروەردگار کە شەیتانی لێ دوورەکەوێتەوە. چونکە بۆچی شەیتان صفەتی خەناسە. خەناس یعنی چی؟ یعنی ئەگەر تۆ یادی خوا بکەی ئەو دیار نامێنێ، ئەگەر غافڵ بی ئەو حازر دەبێ. بۆیە ئێمە لە سورەتی نازا دەڵێن چی؟ من شەڕ الوەسواس الخەناس. خەناس بەوە دەوترێ یعنی ئەگەر تۆ غافڵ بی ئەو حازرە، ئەگەر ذکری خوا کرد ئەو نامێنێ. جا خەنەسە لەوە هاتووە مەسەڵەن بۆ نمونە ئەستێرەکان چۆن لە ڕۆژە دەرناکەون بەهۆی تیشکی خۆرەوە، لە شەوە هەمان دەرەکەون. کەواتە هەر کاتێ ئینسانەکان ذکر و یادی خواي پەروەردگارکەن شەیتان لێیان دوورەکەوێتەوە. یعنی وەتا حەدیث پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک کە بانگ ئەدرێ شەیتان ڕادەکات بەچی بەو ئەڵڵاهو ئەکبەرانەی کە دەوترێ. کەواتە ذیکرکردن وامان لێ دەکات کە ئێمە لە شەیتان دوور بکەینەوە، شەیتان لە ئێمەش دوورەکەوێتەوە. و پاشان ذیکرەکان ئەبێتە مای ئەوەی کەوا ئینسان خەم و خەفەتەکانی بڕەوێتەوە.
بۆ نمونە یەکێک لەو فەرمودانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەمان بەسەکە بە تایبەت یعنی ذکرمان بۆ باز دەکات ئەفەرمێ ئەگەر ئەم دوعایە بخوێنی اللهم إني عبدك وابن عبدك إلى آخره ئەگەر هەرچی خەم و خەفەتێکت هەبێ دەڕوا چونکە لە زمنی ذکرەکە ئەوەی تایە اللهم إني عبدك وابن عبدك وابن أمتك ناصية بيدك أنجا فرمي أن تجعل القرآن ربيع قلبي وجلاء همي وذهاب غمي كاتب بهم ذكر أنا إنسان خمو خفته كان شيء دربيته وهروها ذكر يادي خواي پروردگار دبيته أوي كإنسان بدور بلا غيبتش أجر كسيك زباني تربية بذكر يادي خواي پروردگار زور مجالي وين بغيبتك نميمي بك أجر كسيك وابي سرابي زور ذكري خواك زور غيبتك والله إلا ذكرتي أنا قشتو أجنها إنسان بلا سبحان الله وبحمده سبحان الله وبحمده وأم ذكر بخوانيه ويشيش بباسي غيبتي وبك أم سبحان الله وبحمده بيلا أركاك وباسي شيك خو بارز هلا ترسي خواته بباسي فلان كذا بو أجر إنسان دائما زماني ترو بارا وبذكر يادي خواي پروردگار أو براستي لغيبتيش بدوره به وسودي تريشي زور أولي رات شان خالك إما باسمان لي وكر أجنا زور سودي هي وهروها دمان باريزه لنفاق چونکە منافقان چۆن خی گەورە فەرمێ ولا يذكرون الله إلا قليلا ذكری خوا بە کەمینە لێ نایکەن لەبەر خەڵک دەیکەن کەواتە کە ئینسانی مسلمان ذکرەکە لە نیفاقیش بەدوورە بۆیە خی پەروەردگار لە مەقابلە فەرمێ ئێوە زۆر ذکری خوا بکەن ئەوان کەم ذکری خوا بکەن ئێوە زۆر ذکری خوا بکەن بۆی لە نیفاقیش پارێزراو بن ئەوەش سەبارەت بە بەشەکانی جا بەڕاستی ذکر یادی خی پەروەردگار ئێمە بێ ئەوە تێبگەین بوونەوەر هەمووی لە ذکر یادی خی پەروەردگارە يعني أو درختانا أو شاخانا هم إلى ذكر هذه خواي پروردگار خواي قال فرم وإن من شيء إلا يسبح بحمده ولكن بلا لا تفقهون تسبيحهم إما اللي أنت ناكن أجناون هم إلى ذكر هذه خواي پروردگار بوي بيوست إنسان كانش كإما ملزم بوي كبابن من بشر خواي پروردگار دبي إيمش بشيك لو دورو برا وربقرين وحتى ذكر هذه خواي پروردگار كن تنها جنوكو إنسان كان اختياريان دراوة دەست ئەجینا بوونەوەر هەمووی لە تەسبیحاتی خی پەروەردگارە لە ذیکری یادی خی پەروەردگارە دوو قازانج هەیە قازانجێکی دنیاوی هەیە لە ذیکرە هەر کاتێک ئینسان ذیکری خی گەورەی لەسەر زبان بوو لە ناو دڵیا بوو واتە ئەم عەبدە لاوازە ڕەبت کراوە بەسراوە بە عەرشی عەلاوە وەکو خی گەورە فەرمی إنما عند ظن عبدي بي فإذا ذكرني في ملأ ذكرته في ملأ خيرا منه هەر کاتێک ئەو عەبدە یادم بکە من لە شوێنە یادیەکەم کە چاکتر بێ کەواتانی گەورەترین فائیدە لە ذیکرە ئەوەیە پەیوەندی ئینسانەکەیە گەورەتریشە لە دوعا لە چەند حاڵەتێ لە خوای گەورە پاڕیتەوە بەڵام لە ذیکرە هەموو کاتێ متصیلە دڵ بخوا ئەمە یەک فائیدەیەکی تر کاتێ ذیکر و یادی خوا لە ناو دڵی ئینسانە بوو ئەو ئینسانە لە ناو حیسنێکایە لە ناو قەڵایەکایە شەیطان وەکو لە ئەثەرێکە هاتووە ئەفەرمێ الشەیطان جاثم على قلب ابن آدم إذا ذكر الله خنس وإذا غفل وسوس شەیطان خۆی لە کەمین داوە لە دڵی ئینسانە هەر کاتێ ئەم ئینسانە غافڵ بوو بێ ئاگا بوو وەسوسە و خەیاڵاتی دنیایی و بێکەڵکی پێ دروستەکە هەر کاتێکیش بە ئاگا بوو یادی خۆی کرد ئەو ناتوانێت خۆی دوور ئەخاتەوە کاتانە ئەمە یەکێکە لە فائیدەی ذیکر ئینسان پارێزراوە بێ لە وەسوسەی شەیطان و یەکێکتر لە فائیدەی قازانجی ذیکر و یادی خۆی گەورە کە لە ناو زبان لەسەر زبانمان بێ لەسەر دڵی ئینسانە بێ ئینسانەکە ئیتر ئەپارێزێ بەلاڕێیان ناڕوات ذیکر وامە لێ ئەکات پابەند دەبێ بە عیبادەتەکان بە حەڵاڵ و حرام بە بۆی کە دوور دە خۆشەویستی چووە لە ذیکری خوای گەورە خۆشەویستی لە دڵی ئینسانەکانە زیا ئەبێ تا وای لێ دێت ئەم ئینسانە ئیتر دڵی بە تەواوەتی وهای لێ دێ غەیری خوای گەورە هیچ شتێکی لەلا نامێنێت لە بەرچاوە نابێ لە دڵیان نابێ و بەمە ئەبێتە کەسێک کە شوێن ڕاستەقینە ڕێگەکەی پەروەردگارەکەوێ وأن هذا صراطي مستقيما فاتبعوه لقيامتيشا أوي بو إيما أمينيتو تنها ذكره وكوي يقول فرمي
المال والبنون زينة الحياة الدنيا والباقيات الصالحات خير عند ربك ثوابا وخير أملا. باقيات الصالحات شيء في غمري خاص صلى الله عليه وسلم تفسيرك بليتي لتسبيحاتك بروردقار لتهليلاتك بروردقار لحمد سنائك بروردقار كاتاني همشتكاني تري دنيا نامينيتو بلام باقيات الصالحات أمينيتو بو إنسان